کارن کو تینا برگرتن نکات چوانات پاشاروش دا چه ده تکرن جالی حکومت هرما کردستان بو زیاده تر کنترل کردن روشب تمامی نشتنا مادن هجبر و گرتنا بازرگانان دکتر صلاح انور اندام لجنه برهنگاربون مادن هجبر حکومت هرما کردستان پاوی که راستا خوشحالی رد دیال مدابه می بحثین دکتر گلکس پاست کوین دیال مدانا دا مترسیا بابتی بزانین هر واسا کار جدی کو جالی حکومت و تکرن جبوی برهنگاربون رو پروبونا مادن هجبر از حس کمل دست پی آمارا هری داوی بدیا من سر دست سرداگرتنا مادن هجبر هر واسا گرتنا بازرگانان بله سلاو لأیوش سلاو لبیدران حکومتی هرم هنگاوی زور باشیناوه دوای درکردنی او یاسایا که پارلمانی کردستان راستفرد به درکردنی یاسا دوای درکردنی یاساکە بەرگەکانی جێبەجێ کرا بەکردنەوەی لیژنە با پێکهێنانی لیژنەی باڵا و هەروەها دوای ئەوە کە لیژنەی باڵا پێکهێنرا ڕێنمای بۆ یاساکە دەرچوو و پلانی استراتیجی کە لە هەمووی گرنگترە پلانی استراتیجیش دانرا ئێستا وەکو لیژنەی باڵا ئێمە کار لەسەر خاڵبەندیەکانی پلانی استراتیجی ئەکەین وەکو ئەو وەزارەتە پەیوەندیداران ڕاست پێدراون کەوا هەر کەس هەستێ بە کاری خۆی و مەهامی خۆی بۆەوەی بتوانین کۆنتترۆلی بەکاربەرەکان بکەین وەکو بازرگانی کردنیش ئەوە ئیشی دەستگای ئاسایش و بڵێن پاراستنی سنوورە ئەوان کەوا دەبێ بەو کارە هەستن بەس دکتۆر جان بەپێی ئەو هەماهەنگەی لە نێوان هەموو لایەنەکان و ئێوەش لە ناوێدا ئاماری کۆتایی فەرمی هەیە لە بەردەستان دست سرداگرتنا مادن هجبر ها راسا گرتنا کسان کو بازرگانی پیکرین هیچ آمارێکا فەرمیل بەردەستی و هەیە گەرنو کە بە حەزب ژمارە بەڵێ وەکو مەسەلەی مادەکان دەست بەسەرداکردن ئەوە لای ئاسایش هەیە ئەو پەیوەندی بە ئێمەوە نیە بەڵام وەکو بەکاربەر و بازرگان ئەوە لای ئێمە ئێستا حالیان ئێمە 1567 کەسمان هەیە بە تاوانی بازرگانی کردن و بەکاربەر هەمانە بەڵام بەدڵنیاییەوە بەکاربەرەکان کەمترن لە بازرگانەکان کەواتە تا ئێستا بڵێن خەڵکەکە وەکو پێویست ڕووی نەداوەتە بڵێن بەکارهێنانی مادەی هۆشبەر و هەر لەو ماوەش من ئەو هەفتەی بڵێن ڕابردوو سەردانی چاکسازیەکانم کرد ئیدی خەڵک ئێستا بەکەمی وەکو هەر ئەو ماوەیە کەسمان نەبووەکەوە بەو تاوانەوە بگیرێت بە تاوانی بڵێن بەکاربەر و بازرگانی کردن وەلو ئێستا بەکاربەر لە تاوانەوە بۆتە نەخۆشی بەڵێەوە هەروەها بەنسبەت وەزارەتی کارەباری کۆمەڵایەتیش ئێستا کار لەسەر کردنەوەی سنتەرەکانەکە بۆ شیاندنەوە و چارەسەر ئەوەی حالیان لەبەردەستماندابی لە شەقلاوە وا دەست بەکارین بەڵام لەبەر نەبوونی بڵێن نەبوونی پارە بۆ مقاولەکان ئێستا تقریبا تۆز خەلەلی تێکەوتەوە بەس ئینشاڵڵەوە شوا لە چارەسەردایە سەرۆک حکوومەتی هەرێم ملیارێک و 300 ملیۆنی تەرخان کرد بۆ نۆژەکردنەوەی ئەو شوێنانە بۆەوەی شاویکەین بۆ بەکاربەران و بتوانین لەوێ شیاندنەوەیان بۆ بکەین دکتۆر بەس ئەگەر سەر بابەتی ژمارە 1567 نێڤبەرە کاربەر و بازرگان کو تەژێ ماژە پێ کرد بازرگان زێدەترە نەبێن هاتی نەگرتن یه نافچین دروی کردستان نه یانجی زیاده هنه کردستان جی بازرگان بله کردستان و دروی هرم تکلا هردوچی تیایا واروها بنسبت آفرتانیش به همان شیوا بازرگان کان تقریبا 53 بازرگان من هی آفرت لقل بلين اوي تريش بكاربرا 27 بكاربريش من هي استا يعني افراد كان تقريبا زور كمان بابەتی شیاندنەوە کەسێک کو ئاڵوودە بووین تا ئێماژە پێکردن و کە ڕاستە کەنگی دی دەست پێکرد تایبەتیژە ئەفجین کوتێنە دروستکردن ji بووی گرتنە بەرە ڕێکارێن پێتڤین ساخلەمی بۆوان کەسن کوەکە نەخۆش سەردەری دیال بێتەکردن کەینێ دەست پێ دەکاتەوە ئەو پرۆژە بەڵێ ئێستا ئێمە لە بەندیخانەکان بۆ حالەتێکی ئانی سنتەری بچووکمان کردوتەوە لە هەموو چاکسازیەکان لەوێ دەست بەکارن ینی لەخوا بە زیاد بێ زۆر کەسانی شیانەوەی بۆ کراوە و گەڕاتەوە باری ئاسایی خۆی بەس کە سنتەرەکانیش تەواو بوون ئەو کاتە خەڵک ئەتوانێت خۆی وەکو نەخۆشخانەیەک سەردانی ئەو سنتەرە بکات بۆ چارەسەر و شیاندنەوە باشە
بابەتێکی زانستی هەیە و گەلە جارات بتە ڕێکۆ چارەسەری یا کاریگەر ئەوژی ڤەکۆڵینکردن ئەنجامدانی لێکۆڵینەوەکان حتا چڕادە تایبەتیژی لەژنا بەرهەنگاربوونا مادێن هوشبەر هەوڵ دەت پڕێکۆ لێکۆڵینە هەم سەرەداوێن ئینانە مادێن هوشبەر هەمژی توشبوونا خەلکی تایبەتیژی گەنجانب مادێن هوشبەر ببینێت پڕێکۆ ڤەکۆڵینۆن وێ پرسێ چارەسەر بکەت پڕێکێن زانستیانە بەڵێ طبعا خۆی ئەو لیژنە بالا پێکاتوە لە هەموو لایەنەکان هەر وەکو بڵێن دەستگای ئاسایشش هەر ئەندامە لەو لیژنەیە و ئەو وەزارەتەکانی تریش ئەو قافە و ئیتر بڵێ کاروباری ئاینی و وەزارەتەکانی تریش کشت و کاڵ و ئیتر تەندروستی و هەر یەکەو بە پێی مەهامی خۆی ئیشەکا و ڕاست پێدراون بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک ئەو بابەتە ڕێگری لێ بکرێ و بنەبەر بکرێت هیچ لەم ماوەی کوتایدا ئەگەر باس هیچ لێکۆڵینەوەیەک ئەنجام دراوە ئایا سەتا چەندی گەنجان ڕۆبەڕۆبوونەی ئەوە بوونەوە کە خوا نەخواستە تووشی مادەی هۆشبەر بوو بن بەپێی لێکۆڵینەوەکان ئەو ڕێگانە چین بۆ ئەوەی زیاتر خێزان یان گەت هوشیارتر بن بەڵێ مەبەست ئەوەیە چۆنێتی وشارکردنەوەی خەڵکە یان بەڵێ بەڵام پێش چوونەتی وشارکردنەوەی خەڵک پێویستیمان بە لێکۆڵینەوەی زانستی هەیە بە دوواداچوونی زانستیانە هەیە ئەم شتە هەتا چڕادەیەک بەرچاو گیراوە بۆ ئەوەی لە ڕێگەی زانستیەوە ئەم کارە بکرێت ئەخە لە ڕێگای زانستیەوە چی بکرێ ینی بۆ زانستی لە ڕێگای زانستی تەنها چارەسەرە بۆ چارەسەر و دوای شیاننەوە لە ڕێگای بڵین باحیسەکان ئەو کاتە ئەوان و هەم لە ڕێگای وتاری ئاینیش ئێستامە لەگەڵ سەرۆکی وتار خوێنانی ئاینیش لەگەڵ ئەوانیش تەنسیقمان هەیە و ئەوانیش ڕاست پێدراون بۆ ئەوەی دەست بەکار بن لە وشارکردنەوەی خەڵک مەترسیترین ڕێک باڵای پاراستنی عفو مەترسیترین ڕێک نوکەت چییە دا کۆمەڵگە یا هەشیار بێت هەشیاری گەنجن خوب بن و نەک و پڕێکە هەندێک بازرگانە تووشی مادێن هوشبەر بن و ئەو ڕێکە نوکەت ڤەشۆرتی بن خەڵک هەست پێ نەکرد چۆن یعنی هەست پێ نەکەمە بەس بۆ نمونە زۆر جار باس کراوە یعنی پێشتریش باسم کردووە جاری وا هەیە حەبی کەپتاگۆنە یان مادەیەکی هۆشبەرە لە ناو خواردنەوە دەکرێت ئەم کەسە دەبتە مدبنی ئەم مادەیە شتیوا لە هەرێمی کوردستان لە کافتریاکان بۆ نمونە زۆر جار باس کرا شتیوا تومارکراوە بەپێی ئەو بەدواداچوونانەی کە کراون بەڵێ بەخوا کەمتر ینی هەر ئەڵێن هەیە بەڵام وەکو تا ئێستا بەڕاستی ینی شتی بڵێن مەلموسمان لە دەستدانیەکەوە لە شوێنێک کرابێت بەڵام هەتا لە دەرماخانەکانیش ئەوانێک کە مادەی هۆشبەریان تێە ئەو عیلاجانە ئێستا ڕانشێتی سوور هەیە لە وەزارەتی سەحا بەپێی ئەو ڕانشێتە نەبێ دەرماخانەکان ئەو دەرمانە نادەن بە هیچ کەسێک دواتریش ئێمە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کەوا لیژنەی باڵامان هەیە لیژنەی باڵای پاراستنی مافی منداڵ هەر ئەوڕۆ کۆبوونەوەمان هەبوو لەسەر ئەو بابەتی مادەی هۆشبەر و ئێمەش لەلایەن خۆمانەوە نووسراومان کردووە بۆ وەزارەتی بڵێن ئەوقاف و هەم بۆ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوانە کەوا ئەوانیش بڵێن هاوکار بن بۆ مەسەلەی وشارکردنەوەی بڵێن منداڵەکان وەکو پاراستنی مافەکانیان مافی منداڵ هەماهەنگیات گەل هێزن پەیوەندیداریان عێراقی و تایبەتیژی سەر ئاستا هەرێمیت گەل هەرێما کوردستانیەوە چەوات ئاستا پێتیڤیدایە یانژی خەمساڕیە کێژالیە حکوومەتە فەدراڵ یانژی سەر ئاستا هەرێمیژی بەڵێ ئێمە هاواهەنگین لەگەڵ حکوومەتی مرکزیش و بڵێن پەیوەندیمان هەیە بەڵام هەر کەسە و بڵێن بۆ خۆی ئێمە لە هەرێمی کوردستان دەست بەکارن ئەوان لە ئەوەی خوان بەس دڵنیام ئێستا هەرێمی کوردستان زیاتر کۆنتترۆل کراوە وەک لە بڵێن باشووری عێراق و ناوەڕاستی ئەنی هەرێمی کوردستان لەخوا بزیاد بێ پێشتر تۆزێ ئالۆزی تێکەوت و بەس ئێستا بە هەموو لایەنەکان زۆر ڕەوشەکە باشتر کراوە و سنوورەکان و دۆتۆل کراون و هەروەها وەکو ئەبینێن چکەمە لە چاکسازەکان ڕائزانین خەڵک پێشتر
بڵێن زوو خەڵچانە هێنا ئێستا ئەو ماوەیە کەس نهاتوە یعنی بەو باشە. تۆمەتە بگیرێت. ئەس دوماهێک ژمارە ئەگەر ژمارەکە فەرمیل بەردەستی هەبشتە وەرگرم چەندن ئەف کەسێن توش بوو ئاڵوودەبووین مادەن هوژبەر بن چارەسەری وەرگرت بن ڤەگەڕاند بنە ژیانەخوا ئاسایی ژالی حکوومەت هەرێما کوردستانی بەتایبەتیژی وەزارەتە تەندروستی و دیفان هاریکاریان پێشکەشکردین. بەڵێ بخ ئامارەکە لەبەرەوەی لە گۆڕاندا ئێستا ئێمە بڵێن ئەستا من دوێنێ کە چوومە چاکسازی سلێمانی ئیدی چوومە ئەو سنتەرێکە کراوەتەوە لەوێ چوومە ناو بڵێن هۆڵی محازەراتکەوە ئێستا ئێمە خەڵکمان هەیە لەوێ و هەم وەکو ڕێکخراوەکانیش ڕێکخراوی و چەند زیاتر بڵێن کەسانی پسپۆڕی ئەنێری بۆ ئەوەی لەگەڵ بڵێن بەکاربەرەکان قسەیان بۆ بکات و هەروەها بابەتی و شارکردنەوەیان پێرا بگەینێت دوێنێ خۆم چوم لەوێ لە ناو محازەرەکە دانیشتم ئیتر پرسیاریشم لە بەکاربەران کرد زۆر ئیستفادەیان کردەوە و خەڵکانێکی زۆریش شیانیان بۆ کراوە و ئیدی لەوێ چونەوە ماڵی خۆیان و لە بەندیخانەکان ئازاد کراون هەرچەند ئێستا پێشتر بەکاربەر وەکو تاوانبار ئەگیرا و بڵێن تەعاملی لەگەڵەکرا بەڵام ئێستا وردە وردە بەکاربەرەکان ئێستا ترسی ئەویان نابێت کە بڵێن وەکو تەعاملی تاوانباریان دەگەر بکرێ و وەکو نەخۆش ئێستا پێشم وتن بە ئەمن هەر ناو محازەرەکە بە بەکاربەرەکان وتم ئێوە نەخۆشن ئێوە تاوانبار نینە بۆ ئەوەی زیاتر بێتە بڵێن معنەویاتیان بەرز بێتەوە بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر دۆخی جاران و ئیتر خۆشمان قسەمان بۆ کردن کەەوە ڕنگدانەوەی بەکار هێنانی ئەو مادەیە زەرەر و زیانی چییە و ئیتر چۆن بتوان وازی لەبێن و بۆ ئەوەی لەو زەرەرە خۆتان بپارێزن. بەڕێز دکتۆر سەلاح ئەنوەر ئەندامێ لە ژنا بەرەنگاربوونا مادەن هوژبەر حکوومەت هەرێما کوردستانیش هەولێرە دیالمەدەبوون سوپاس بووە.